دوای ماوەیەک لە چاوەڕوانی دوجار بە هەوڵی قوباد تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێوڕسمێکدا بە ئامادەبوونی وەزیری ناوخۆی حکومەتی هەرێم و نوێنەری حکومەتی عێراق و پارێزگاری هەولێر و چین و توێژەکان نوسینگەی پاسپۆرت لە قەزای کۆیە کرایەوە. پێویستە خزمەتگوزاریەکان و دەسەڵاتەکان لە ناوەندی شارەکان بە تایبەتی لە پارێزگەکانەوە بگوازرێنەوە بۆ قایمەقایم و ناحیەکان هەر لەسەر ئەو ڕێچکەیە پێشتریش لە سۆران و لە زاخۆ نوسینگەی پاسپۆرتمان کردبەوە ئەمڕۆژ لە کۆینە و لە دوای ماوەیەکی کەمیش ئینشاڵە لە چەمچەماڵیش نوسینگەی پاسپۆرت دەکەینەوە. کردنەوەی نوسینگەی پاسپۆرت لە کۆیە گرنگێکی خۆیەیە بە تایبەت لە ڕووی ئەو قوربانیانەی کە لە ساڵانی ڕابردوو ڕووی دەدا لە ڕێگەوبانەکان کە خەڵک هاتوچۆی دەکرد بۆ دەرکردنی پاسپۆرت یان نوێکردنەوەی ئەوە وەکو پێشتریش باسم کرد ئینجازێکی زۆر گەورەیە بۆ شاری کۆیە. یەکەم کەس لە کاتی کردنەوەی ئەم نوسینگەیە کە مامەڵەی پاسپۆرتیان بۆ کرا کە سوکاری شەهیدان و تاقانەکانی ئەنفال بوون و ڕایان گەیاند ئەم نوسینگەیە دەستکەوتێکی مێژووی خوێنی شەهیدان و خەڵکی شاری کۆیەیە. من وەکو خوشکە شەهیدێک زۆر خۆشحاڵم بەکردنەوەی دائیرەیەکی ئاوا لە شاری کۆیە چونکە وەک دەزانن شاری کۆیە بێبەشە لە زۆر شت کە ئەوە یەکێکە لەو شتە گرنگانەی کە پێویستە بکرێتەوە و چەندان شتی تر زۆر خۆشحاڵین وەکو بنەماڵەیەکی شەهید کە یەکەم کەس بان کراوین بۆ ئێرە. قوباد زۆر حەولێکی سەرەکی داوە بۆ ئەم نوسینگەیە کە کرایەوە هەمووکو جەنابی مام جەلالیش کە سەرەکی کۆی کە کردە کۆیشکە بە نسبەت ئەو زانکۆیانەوە بۆ کاک قوبادی ئینشەڵا هەم ڕێزکە ئەوی گرتووە و هەوڵ و هیمەتێکی باشیدا بۆ ئەم نوسینگەی پاسپۆرت لە کۆیە بکە بکرێتەوە. نوسینگەی پاسپۆرتی کۆیە لە 9 بەشی جیاواز پێک دێت و ژمارەی ئەفسەر و کارمەندەکانی 83 کەسە و لە گەڵکردنەوەشی ڕۆژانە نزیکەی 200 کەس کاری نوێکردنەوە دەرهێنانی پاسپۆرتیان بۆ دەکرێت. کاروان نازم گەلی کوردستان قەزای کۆیە.